دەتاتەکانی بارانبارینی هەشتا ساڵی ڕابردوو دەکرێت کە لە وێستگەی کێشناسی سلێمانی بەراوردێک لە نێوان بڕی باران کراوە و هەروەها بەردەوامی وشکە ساڵی لە نێوان 1 ساڵ بۆ 5 ساڵ بە بەراورد ئەنجامدراوە. لەم تەوەرەدا دەمانەوێت گرنگی شۆڤەی بارانبارینی هەشتا ساڵی ڕابردوو کاریگەریەکانی لەسەر زەوی و ژینگە بزانین. بۆ مەوەستا دکتۆر نەوبەهار مستەفا مامۆستا لە ئەندازیاری سەرچاوەکانی ئاو لە زانکۆی سلێمانی لە لامان ئامادابێت. دکتۆرگیان بەخێراتی توێژینەوەیەکی جوانت ئەنجام داوە، دیارە لەو توێژینەوەدا کۆمەڵێک زانیاری زۆر خراوەتە ڕوو. سەرتا دەمەوێت خۆت باسێک لە توێژینەوەکە بکەیت، توێژینەوەکە چی لە خۆ دەگرێت؟ بە ناوی خوا، سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی کورسات. توێژینەوە نییە بڵێ بە ناوی توێژینەوە، من داتای هەشتا ساڵی وەکو شرۆڤەیەکە 80 ساڵی وێزگەی کەشناسی سلێمانی بەکارهێناوە کە بە سوپاسەوە زۆر هاوکارن وێزگەی کەشناسی سلێمانی بۆ پێدانی داتا. هاتووم شرۆڤەیەکم بۆ کردووە بە پێی ئەو داتانەی کە هەیە لە ماوەی 80 ساڵی ڕابردووە. ئەوەی کە بینیمان ساڵی پار 400 میلیم باران باری کە بڕێکی کەمە لە خوار تێکڕای ساڵانەوەیە. ئەگەر تێکڕای ساڵانەی 80 ساڵەکە یان تەنانەت ئەگەر 30 ساڵی کۆتاییش، چونکە ئێمە لە زانستی هایدرۆلۆجیا یان زانستی ئاوا 30 ساڵی کۆتایی بە هەند وەرەگرین بۆ وەرگرتنی تێکراوە بۆ بینینی ئەوەی کە ئایا وەزعی کەشوهەوا چۆنە. گەر سەیری ئەوە بکەین تێکرا نزیکەی 690 میلیمە، بەڵام ئەوەی کە پار باری 400 میلیم بوو کە بڕێکی زۆر کەمترە لە خوار 690ەکەوەیە. بۆیە ئەتوانین بڵێن پار کە وشکە ساڵی بوو یان بڵێن بڕێکی بارانی کەم باری. لەگەڵ ئەوەشە ئێمە کێشەی کەمبوونەوەی بارانیان ئەوەی کە ساڵی پار 400 میلیم باری، ئەگەر سەیری داتاکان بکەین لە ماوەی 80 ساڵی پێشوە، سەیرەکەن ئەمە شتێکی سروشتیە. باران سروشتی وایە کە سایکڵێکی هەیە یان نیوەبازنەیەکی هەیە، چەند ساڵ جارێک و دووبارە ئەبێتەوە. بۆ نمونە لە ساڵی 48 بۆ 49 سەیرەکەن 169 میلیم باریوە، تەنها 169 میلیم کە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ئەوەی پارە کە 400 میلی بوو زۆر کەمە و بە بەردەوامیش دوای ئەو 2 ساڵ لەسەر یەک هەر 200 و 300 میلیم باری بوو کە 3 ساڵ لەسەر یەک بڕێکی بارانی زۆر کەم باری. و لە ساڵی 2010 بە هەمان شێوە بڕێکی کەم باریوە، لە ساڵی 97 بۆ 98 هەندیسان بڕێکی کەم باریوە. واتە ئەمە ڕەوتی سروشتی باران خۆیەتی. باران خۆی شتێکی سروشتیە و بۆ زانیاری بەڕێستان و بینەرانیش باران یەکێکە لەو دیاردە سروشتیانەی کە زۆر عەشوائیە. یعنی من ناتوانم تەوەقعی ئەوە بکەم کە ساڵی داهاتوو لە 100% چەندێ باران ئەبارێ، چەندێ کەم ئەکا، چەندێ زیاد ئەکا. بەنسبەت ئەوانی ترەوە بۆ نمونە پلەی گەرمی، مەسەلەن پلەی گەرمی خۆڵ، مەسەلەن هەوا، ڕەشەبا، ئەوانە کەمتر ئەشوائین لە باران. باران یەکێکە لەو ئەلیمنتە سەرکیانەی کەشوهەوا کە زۆرترین ئەشوائیەتی تایە. بۆیە من هەستان بۆ ئەوەی کە بزانین ئەم ساڵی داهاتوو، ئەم ساڵی کە ئێستا تیاین، بزانین ئایا باران چۆن ئەبێ. طبعاً بەپێی تەوەقع بە گریمانەیی، نەک ئەوەی لە 100%. هەموو گریمانیەکان لە 150 و بەرەو خوارن. سیرم کرد ڕەوتی باران ئاساییە کە 400 میلیم بووە، چونکە بارانەکە شەڵای ینی فیگەرەکان ئامادە بووە کە سیرمان بکردایە بەیەکەوە. بارانەکە چەندین ساڵ بۆ نمونە 20 ساڵی یەکەمی ئەم 80 ساڵە 20 تا 22 ساڵی یەکەمی لە کەمەوە زیادی کردو تاوەکو چۆتە سەری سەرەوە، دوایی هاتوۆتەوە ساڵی 48 و بەدوا زۆر کەم بۆتەوە. دوایەوە 30 ساڵی ڕێک باران بڕێکی زۆر باشباریوە، هەم دیسان کەمی کردوێتەوە. ئێستا لە ئێمە لە 20 ساڵی دوای ئەوین کە باران هەم دیسان لە کەمەوە زیادی کرد. لە ماوەی ئەم 80 ساڵە ساڵی 2018 زۆرترین باران باری. خۆمان بینیمان کە نزیکەی 1300 و شتێک میلیم باران باری کە لە ماوەی ئەم 80 ساڵە زۆرترینە. لەبەر ئەوە بڵێن ڕاست نییە، دروست نییە کە بڵێن ئێمە تووشی وشکە ساڵی بووین، چونکە ئەوە ڕەوتی بە سروشتی باران خۆیەتی کە ئەم ساڵی پاریش 400 باری ئەوە ینی لە کۆتایی کەوانەکەیە کە دێتە خوارەوە. بەپێی ئەوەی کە من شرۆڤم کرد تەوەقعم کرد کە ئەم ساڵیش باران کەم باری، ئەوەی کە بینین تاوەکو ئێستا 260 شتێک باریەوە میلیم کە بەراورد بە ساڵی پاران نزیکەی
یعنی نزیکەی 100 میلیمێک 70 میلیمێکی کەمترە لە ساڵی پار کە ساڵی پار وشکە ساڵی بوو 400 میلیم بوو. یعنی ئەگەر ئەم بەفرە نەبووایە کە خوای گەوران بەفری پێبەخشین کە شتێکی زۆر خۆش بوو ئەکرێ بەفرەکە جێگەی بارانەکە بگرێتەوە هەرچەنە بەپێی سەرچاوەکان بارینی بەفر بۆ نمونە ئەگەر 30 میلیم بەفر 30 سانتیم بەفر ببارێ 30 سانتیم بەفر ببارێ تقریبا ڕێنجەکە لە 1 لە سەرسیە تا تۆزێ زیاتر لە 1 لە سەرسی کەمتر ئافو لە 1 لە سەرسیە بۆ کەمتر بۆ نمونە 10 سانتیم بەفر ببارێ ئەتوانی بڵێ 1 سانتیم باران باریوە چونکە تۆ بەرداخێ بەفر بێنە هەر لە ئەرزەکە هەڵیگرەوە داینێ بیتوێنەرەوە سیرێکە بەرداخەکە پڕ بۆ بەڵام لە کۆتایی کابێ بە ئەو کەمە کەواتە ئەو بەفرێکە باریوە ڕاستە بەفرێکی باش باری بەڵام ئەگەر بەراوردی بکەین بڵێن ئایا چەندێک بارانە کەمە بەڵام ئیجابیەت و سوودی بەفرەکە چییە بەفرەکە ئەوەیە لە شوێنی خۆیان ئەمێنێتەوە یعنی ئەو بەفرێکە باریوە لە شاخەکانی ئێمە لە ناو شارەکانە چووەتە ناو ئاوی ژێرزەوی بۆ خۆمان بۆی ئەبینین ئاوی ژەرزەوی کانی و کارێزەکان هەمویان بژانەوە بە بارینی ئەم بەفرە یعنی ئیجابیەتی خاڵی بەهێزی بەفرەکە ئەوەیە کە ئاوی ژێرزەوی بۆ بژانتینەوە چونکە ئێمە تووشی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی ببووین ئێمە 3 جۆر وشکە ساڵیمان هەیە جۆرێکمان هەیە بەپێی داتای باران سەیری ئەەکەیت و داتاکان وەرئەگریت و بەڵێن تەحلیلی ئەەکەی بزانی ئایا باران کەمە یا کەمنێ ئەویش ئەڵێ ئەگەر هاتوو لە تێکرا کەمتر بوو یان نسبەتێ زیاتر لە تێکرا کەمتر بە توانی بڵێ وشکە ساڵی وە چەند ساڵێکیش لە سەریەک دووەم کەمبوونەوە یا وشکە ساڵێکی ترمانەیە پێی ئەوترێ هایدرۆلۆجی ئەویش ئەوەیە بەهۆی کەمبوونەوەی بارانەوە یان بەهۆی خراپ بەکارهێنانی سەرچاوە ئاویەکانەوە سەرچاوە ئاویەکان وەکو کانی و کارێز و ئەوانە بڕەکەیان کەمەکە ئەوەی بینێمان ئێمە ساڵی پار سەرچاوە ئاویەکانمان کەم بۆیە جۆری دووەم لە وشکە ساڵیمان توش بوو کە ئەوش بریتی بوو لە هایدرۆلۆجی دراوت یعنی کانیەکان کارێزەکان ئاوی ڕزەڤایرەکانمان هەمووی کەم بوونەوە و زۆربەی کانی و کارێزەکان وشکیان کرد بەڵام بەبوونی ئەم بەفرەوە ئەو هایدرۆلۆجی دراوتەمان هاتەوە جێگەی خۆی خاڵی سێەممان یا جۆری سێەممان کە لە هەمویان خراپترەویش ئەگریکەڵچەر دراوتە ینی تەسیرێکی باش ئەکاتە سەر کشتتوکاڵ ئەو وشکە ساڵیە ینی کەمجار کەم بارانی دوای سەرچاوەکان وشکەکان سێەم کشتتوکاڵەکان پێوان دیارە بێ بەڕای من ساڵی پار کشتتوکاڵەکەش زۆر کاریگەر بوو بە وشکە ساڵیەکە ینی ئەوەش گەشت بووین بەو پلەیەش لەم شرۆڤەیە گەشتوی تا ئەوەی کە بۆ نمونە ئاوی ژێرزەوی ساڵ بە ساڵ کەمی کرد بێت خۆی بە چاوی خۆمان بینیمان ئێمە من لەم شرۆڤەیە باسم نەکرد بەس بە چاوی خۆمان بینیمان خۆی ئاوی ژێرزەوی سروشتی یەکەم کە ئەگەر تۆ خراپ بەکاری بێنی ئێمە کێشەمان ئەوەیە لە کوردستانە یاسامان نییە بە بەکارهێنانی ئاوی ژێرزەوی من لە ماڵەوە بیرێکم هەیە ئازادم لەوەی کە چەند سەعات ئەم بیرە بەکارێنم جارێکیان ئێمە لە شارە زۆر لەگەڵ جوتیارێکە قسەمان کرد وتی چەندێک کارەبا بەردەوام بێ لە شەو ڕۆژێکە کە 24 ساعت 8 ساعت کارەبا هەیە وتی من بە بەردەوامی مزەخەیەکی 4 ئینجم لەسەر ئاوی ژێرزەوی داناوە و کشتتوکاڵی پێ ئەو دیێرانەکەم کە ئەمە تاوانێکە ئەگەر لە وڵاتان بڵێ بۆ تەنها یەک شخص بۆ قازانجی و سوودی یەک خێزان ئاوی ژێرزەوی بە 24 ساعتە بەکار بهێنرێ و گوێ نەدرێ بەوەی کە ئایا ئەم ئاوی ژێرزەوی مڵکی هەموو خەڵکە ئەبێ یاسا هەبێ بۆ بەکارهێنانی ئاوی ژێرزەوی کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە ئاوی ژێرزەویەکە خراپ بەکارمان هێنا خراپ بەکارمان هێنا بۆیە گەشتین بەو ئاستەی کە ئاوی ژێرزەوی هەموو یا پیس بوو یان نەما باشە ئەنجامدانی ئەم شرۆڤەیە گرنگیەکەی خۆی لە چیدا دەمبینێتەوە و دەکرێت لە داهاتووە لەسەر ئەم شرۆڤەیە چی بکرێت بەڵێ بێگومان شت زۆر هەیە ئێمە ئەگەر داتامان لە بەردەسابێ وەکو پێم وتی من داتا 80 ساڵمەگەر ئێمە ناتوانین بە بێداتا یعنی من و تۆ ئەگەر تەمەنمان 100 ساڵیش بێت ئەو تەجروبەیە وەرناگرین بزانین داتاکان ینی بزانین کەشوهەوا چۆن ئەگۆڕە چۆن ناگۆڕێ هەموو وڵاتان و هەموو کارەزانستیەکان لەسەر ئەساسی داتا ئیشەکان ئەگەر داتات هەبێ ئەتوانی تەحلیلی باش بکەی بۆ ئەوانی کە ڕوویاوە چونکە تۆ ئەوەی کە دێت لە مەودووە نازانی چۆنە ئاتیما دەکات سەر ئەوەی کە لە پێشتر ڕوویاوە بۆ ئەتوانی بڕیار بی کە لە داهاتوودا چی ڕۆایە ئێمە وکم پێم وتی باران ڕوتی خۆی وەرگرتووە کەمیش بێتەوە ئاساییە چونکە پێشتر زۆر کەم بۆتەوەلەوە دیسانجایکتر بەرز بۆتەوە بەڵام کێشەکەمان لە پلەی گەرمایە پلەی گەرمای زەوی زۆر بەرز بۆتەوە هەموو
سەرچاوە زانستیەکان هەموو جیهان کۆکن لەسەر ئەوەی کە پلەی گەرمی زۆر بەرز بۆتەوە و ئەبێ کارێک بکرێ بۆ کەمکردنەوەی کاریگەری ئەو بەرزبوونەوەی پلەی گەرمیە چونکە ئەگەر ئاوەکەش هەبێت وەکو بینیمان ساڵی پار مەسەن ئەو کشت و کاڵانی کە ئاویان زۆر بوو بەڵام کە پلەی گەرمیەکە بەرز بوو بەرهەمەکانیان بەو ئاستەنە بوو کە لە ئاستی چاوەڕوان کراوە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئامادەبوونت ئومێ دەکەین کە ئاوی ژێرزەوی هەم زیابێت و هەم بارانێکی بەرەحمەت ئەم ئومێ دەکەین ئیدارەی ئاو لە کوردستانە باش بکرێت ئومێ دەکەین زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر نەوبەهار مستەفا مامۆستا لە ئەندازیاری سەرچاوەکانی ئاو لە زانکۆی سلێمانی